دابینکردنی دادپەروەری کۆمەڵایەتی لە ڕێگەی خەباتێکی ڕێکخراو و شێلگیرانەوە مومکینە. سبەینێ پێنجشەممە دوی ڕەشەمە بەرامبەر بە 20 فێڤریەی 2025 بە پێی ڕۆژمێری نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی جیهانی دادپەروەری کۆمەڵایەتیە. بەهێزکردنی دادپەروەری بە مەبەستی داهاتوویەکی سەقامگیر وەک ئامانجی سەرەکی ڕێوەڕەسمەکانی ئەمساڵ دیاری کراوە. نووسیویانە مەبەست لەو دروشمەی سەرەوە بریتیە لە مسۆگەرکردنی هەنگاونان بەرەو داهاتوویەکی کە بنەمای سەرەکی ئابوووریەکەی بریتی بێت لە بەرهەمهێنانی ڕێژەی کەربۆنی کەمتر بە تایبەت لە بەرژەوەندی مرۆڤە لاواز و زیان لێکەوتووەکاندا بێت. لە ڕوانگەی نەتەوە یەکگرتووەکانەوە بۆ گەیشتن بەو ئامانجە پێویستە بەردەوامی و سەقامگیری ژینگە گرێ بدرێت بە دادپەروەری کۆمەڵایەتیەوە. مەبەست لە دادپەروەری کۆمەڵایەتیش بەم شێوەیە پێناسەکراوە. لە ڕێگەی ڕەخساندنی هەلیکار، سەر لە نوێ پەروەردەکردنی پسپۆڕی و لێهاتوویەکان و هەروەها دابینکردنی پشتیوانی بەهێزی کۆمەڵایەتیەوە ڕێو شوێنێکدا بنرێت بۆ ئەوەی کە وەڵامی پەیداویستیەکانی کرێکاران، کۆمەڵگا پەراوێزکەوتووەکان و خەڵکی خۆجێی بدرێتەوە. بە چاوخشانێکی سادە بەسەر کۆمەڵگا سەرمایەداریەکانی ئەمڕۆدا بەڕوونی لەوە تێدەگەین کە ئەم چاوەڕوانیانە نانەدی. دوای شەڕی دووهەمی جیهانی سەرمایەداران بەهۆی بەدەستهێنانی قازانجێکی زۆر لە کرێکارانی کۆمەڵگە ژێردەستەکان و تاڵانکردنی کەرەستە خاوەکانیان لە هەندێک لە وڵاتەکانی ڕۆژاوە لە ژێر گوشاری خەباتی کرێکاریدا ناچار بوون جۆرێک لە دەوڵەتی خۆشبژێوی دابمەزرێنن کە بەو هۆیەوە بژێوی کرێکاران تا ڕادەیەک باشتر بوو. بەڵام خودی سیستمی قازانجتەوەری سەرمایەداری کە زانی ئاستی چاوەڕوانیەکانی کرێکاران بەرز بۆتەوە بە پەنابردنە بەر نێۆلیبرالیزمی ئابووری و هێرشکردنە سەر ڕێکخراوە کرێکاریەکان زۆربەی دەستکەوتەکانی دەوڵەتی خۆشبژێوی وەرگرتەوە. لە هەمان کاتدا ئەم سیستمە بە پێی سروشتی خۆی و بەرهەمهێنانی کاڵایەکی زۆر و تەنانەت ناپێویست ژینگەی بەرەو لە ناوچوون بردووە. ئەم ڕۆژانە ڕاستە توندڕە و نیمچە فاشیستەکانی هاوشێوەی ترامپ و ترامپیزم هەموو بربەستەکانی بەردەم بەرهەمهێنانی خەڵۆز و نەوت و گازیان لابردووە و ڕەوتی گەرمبوونی زەوی و تێکدانی گازە گوڵخانەییەکانیان خێراتر کردووە. لە وڵاتانی لە حاڵی گەشەسەندنی وەک ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ئاسەوارێک لە دادپەروەری کۆمەڵایەتی نییە. لێرە دۆخی زۆرینەی هاوڵاتیان تاقەت پرۆکێن و لە هەندێک حاڵەتدا کارە ساتبارە. ڕژیمی ئیسلامی بە دروشمی دابینکردنی دادپەروەری کۆمەڵایەتی هاتە سەرکار و ئێرانی کردە دۆزەخ. بەرپرسان و خورافە پەرستە خاوەن قەڵەمەکان هێشتا بەو پەڕی بێشەرمیەوە باس لە بوونی دادپەروەری لە کۆمەڵگا دەکەن. لە ڕاستیدا ئەوەی زۆرینەی خەڵکی ئێران دەیبینن و ئەزموونی دەکەن پێچەوانەی ئیدعاکانی کۆماری ئیسلامی دەسەلمێنێت. هەندێک لەو بابەتانی کە خەڵک بە چاوبینیویانە و ئەزموونیان کردووە دووبارە دەبنەوە. ئێران کە یەکێکە لە 10 وڵاتی دەوڵەمەندی جیهان لەلایەن ڕژیمی ئیسلامیوە وای لێ هاتووە کە بە گوێرەی هەندێک لە سەرچاوەکان 70 لە سەدی دانیشتوانەکەی لە ژێر هێڵی هەژاری ڕێژەی و ڕەهادا دەژین کە لەم نێوەندەدا 30 لە سەدیان تووشی هەژاری ڕەهابوون و بەبێ یارمەتی ناتوانن بژێوی خۆیان و بنەماڵەکانیان دابین بکەن. لە بەرامبەردا تاقمێکی کە دەسەڵاتیان بەسەر حکوومەت و ئابووری مافیاییدا هەیە بە وتەی مارکس ساڵاتەکەیان بە ئەڵماس و جەواهیراتی تر دەڕازێنەوە. لە نێوانم توێژە هەژارەدا ژنان و بە تایبەتی دایکانی سەرپەرشتیاری بنەماڵە زیاتر لە باقی چین و توێژە بێبەشەکان لەگەڵ هەژاری لە ڕاد دەبەدەر بەرەو ڕوو دەبنەوە. ژمارەی منداڵانی کار و سەرشەقام و سوالکەر ئەوەندە زۆر بووە کە مرۆڤ حەز ناکات مەگەر لە کاتی پێویستدا لە ماڵ بێتە دەرەوە یان بۆ ئێران سەفەر بکات بۆ ئەوەی لەگەڵ ئەو دیمەنە دڵتەزێنانە بەرە ڕوو نەبێتەوە. سەرمایەدارە چاوچنۆکەکان و بەرپرسانی ڕەژیم بەمەش ڕازی نەبوون و لەم ڕۆژانەدا کە دەبێت لانیکەمی حەقدەست دیاری بکرێت بەوە ڕێخستنی تەبلیغات و پڕۆپاگەندە هەوڵ دەدەن هاوشێوەی ساڵانی ڕابردوو حەقدەستێکی 4 بۆ 5 قات لە ژێر هێڵی هەژاریدا دیاری بکەن و بەسەر کرێکارانی دابسەپێنن. هەندێک لە بیرمەند و تێۆریسیەنەکانی نیزام ئەم دۆخە و تەنانەت لەوەش خراپتر بۆ هاتنی بوونەوەرێکی خەیاڵی بە ناوی ئیمامی زەمان بە پێویستەزانن. ئەمە تەنها یەکێکە لە نمونەکانی دادپەروەری کۆمەڵایەتی
لە ئیسلامی ئامرازی دەستی دەسەڵاتدارانی ئێران. لە پاڵ نەبوونی بە ئاشکرای دادپەروەری لە کۆمەڵگادا تاڵانکەرانی هێزی کاری ژنان و پیاوانی کرێکار بەو پەڕی چاوچنۆکیەوە کەوتونەتە گیانی ژینگە و نایەنەوێت تەنانەت جێگەیەک بۆ دەرکەوتنی ئەو ئیمامە خەیاڵیەش بمێنێتەوە. بەڵام هەموو بەڵگەکان سەلمێنەری ئەو ڕاستیان کە زوو یان درەنگ ژنان و پیاوانی ئازادی خواست سۆسیالیست و خەباتکاری چالاک لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی ئەم ڕژیمە چەوسێنەر و دیکتاتۆریە سەرەڕۆکەی لە گۆڕدەنێن و ئاواتی هەزاران گیان بەخت کردووی دەستی ئەمانە کە بریتیە لە دابینکردنی دادپەروەری کۆمەڵایەتی بۆ چین و توێژە چەوساوە و بێبەش لە مافە دموکراتیکەکان بەدیدێنن. ئەو دادپەروەریە کۆمەڵایەتی کە ئەم خەباتکارانە لە پێناویدا خەبات دەکەن خاوەنی تایبەتمەندیەکی دیاری کراوە کە لە پرۆسەیەکدا بەدەستێت. لەو پرۆسەیەدا سەرنجام ئەو بەرهەمهێنەرانی نیعمەتەی کە لە ڕێگەی هێزی کاری خۆیان و بە یارمەتی سروشت ژیان و دەرفەتی گەشەکردنی داهێنانەکەیان دابین دەکەن دەبێت بە سەرچارە نووسی خۆیاندا زاڵ بن. ئەوان دەوڵەتێک بنیات دەنێن کە بە دەسەڵاتدارێتی جەماوەری و لە ڕێگەی شۆڕاکانەوە دموکراسی، ئازادی و خۆشبژێوی گشتی دابین دەکەن. لە ئاوا کۆمەڵگایەکدا کە تێیدا ئاسەوارێک لە چەوسانەوە ستەم و دیکتاتۆری نابێت یەکسانی تەواودا دەمەزرێت و بەم شێوەیە دادپەروەری ڕاستەقینەی کۆمەڵایەتی وەدیدێت. بنیاتنانی سیستمێکی لەو شێوەیە لە ئێران ممکنە. سەبارەت بە پاراستن و پەرەپێدانیشی دەبێت بڵین کە هەم بە پشتبەستن بە هێزی ناوخۆیی و هەم هێزی شۆڕشگێڕان و عەداڵەت خوازانی ژن و پیاوی کرێکار لە دەرەوەی وڵات دەکرێت بەمانەوەی ئومێدوار بین.